ئەزیزان نارتی بانیتان باش من سەردەش غەفور بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە بڕیەکی نوێی خۆشایی تەندروستیە لەگەڵتانە بم ئەمڕۆ لە نەخۆشخانەی منداڵانی فێرکاری سلێمانیەوە با بزانین لە نەخۆشخانەی منداڵانی فێرکاری سلێمانیدا چی ئەگوزارێت. بۆ نمونە باسی ئەو نەخۆشانەکەین کە لە منداڵاندا هەیە باوە لە مۆرزەی سەرمایە یان بەشێکی تەواریتایە ئەو بەشەی تەواری ئیشان چیە و چۆن چۆنی مامەڵە لەگەڵ نەخۆشەکاندا ئەکەن بە تایبەتی منداڵ واروها باس لەسەر یەکەیەکی کەی ئەەکەین کە یەکەی ڕاوێژکاریە با بزانین چییە و بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بڕگەیە لەگەڵ دکتۆری پسپۆردا قسە دەکەین فەرمو لەگەڵمانە بن. کاکتۆر ئەم کاتت باش سپاس. ئەکرێ پێمان بڵێ نەخۆشخانەی منداڵان و بەشی تەواری منداڵان ئیشی شێ؟ ڕاستی بێ نەخۆشخانەی مناڵان ئێمە تەنها نەخۆشخانەی لە سلێمانیە کە هەموو مناڵانی شاری سلێمانی وەرەگرین و لێرە چەند بەشێکمان هەیە. بەشی سەرەکیمان بەشی تەواریە کتوپڕیە کە هەژ نەخۆشێک وەزعی کتوپڕی بەسەردا بێ ڕاستە نییە سەردانی ئێرە ئاکات و لێرە من حەزەکەم بە خەڵکیش بڵێم کە بەشی کتوپڕی کراوەیە جیاوازە لە بەشی ئاوتپیشن استشاری ئەو دی و ئەو نەخۆشانە ئەتوانن یەکسەر بێن بۆ ئێرە پێی زۆر ناکە بچنە بەشی استشارەکە چکە بەشێکی ترمان هەیە بەشی ئاوتپیشن تا ئەوش لەو دیوەیە هەسەر بە ئێمەیە ئەوێ خەڵک چاوەڕێیەکە ساعتێ 2 ساعت جایوا 3 ساعت بۆی نەخۆشیەکی هەبێ عیلاجی بۆ نووسن و دەرەکرێت. لەبەرەوە بەشی کتوپڕی دایمە کراوەیە و نەخۆش دەتوانێت مستەمر بێ بۆ ئێرە ئەگەر لێرە داخڵبوونی بێت داخڵیەکەن ئەگەر داخڵبوونی نەویست عادە نەخۆشەکە سوکو پێویستەکە لەو دیوە عیلاج دەکرێت چێتە ماڵەوە. چەند بەشێکی ترمان هەیە وەکو بەشی دڵمان هەیە لێرە کە بەشی ئیکۆیتیا ئەکرێ بۆ مناڵان بەشی عینایەمان هەیە کامی بە چەند مەشاکیلێکەوە بەس بە خۆشبەختیەوە کە کراوەتەوە و بەشی مناڵی نەبەکانمان هەیە ئەو مناڵانەی لە پێستی ڕۆژەوە کە ئەوش چەند مەشاکیلێکمان هەبوو. مناڵی نەبەکان بەشی خوددەجە کە مەش بەشێکی گەورەیە لە هەموو خەسانەکانی جیهانە کە لەو بەشەدا ماڵی نەبەکان شوشە 30 ڕۆژ کەمتر بەداغڵە بێ بەداخۆ مەشاکی زۆر گەورەمان هەبوو کە شوێنەکەی زۆر ئەمەش ئەم شوێنەی ئەمە بینی زۆر کۆنە خۆی بۆ زەراعە کراوە ئێستا بەکارین ئەو شوێنە لەمەش خراپتر بوو بەس خۆشبەختانە ئیشەڵات تەسەوڕەکەین لە ماوەی چەند هەفتەیەکی ترا بیگەیستنەوە بۆ شار ئەویش ئەو مشکلەما حل بێت. نەخۆشەکانی مناڵان ئاتەن زۆربەی ئەو شتانی کە لە پڕ دروست دەبێت و زەختە خاتە سەر ئەمە پێی وەرزەگۆڕێ لەم وەرزە ئیلتیهاباتی قەساباتە کە زەختێکی زۆرە خاتە سەر نەخۆشخانەکەمان ئەویش بەوەی کە لە پڕ ژمارەیەکی زۆر لە مناڵ تووشی قەسەباتە بێ و هەموو کەسێکە داغڵە بێت چەند ڕۆژێکی لە خەسخانەیە و ئەمە خۆمان شوێنەکەمان کەمە زەختێکی زۆرێتە سەرمان وامان لێ کاکە جان نەخۆش لەسەر عەرزەکە بخەوێت ئێمە لە وڵانەیە کە شوێنی ترمان دەستکرێت دایما. بۆ نمونە چەند قاوش پێکاتوە خەسخانەی مناڵان پێکاتوە لە چەند بەشێک ئەمە بەشی کتوپڕیە لەسەرەوە 4 قاتی ترمان هەیە کە بەشی وحدەکانە بەشی نەبەکانمان هەیە بەشی کۆندامی هەرسمان هەیە بەشی دڵمانی شەیە زۆربەی ئەو نەخۆشانی کێن ئەم خەسخانەی و چەند ڕۆژەکە مێنەوە بەڕاستی بە خۆپاراست نەتوانێت چارەسەر بکرێت. یعنی بەداخەوە کە شتە وڵاتێکی پێشکەوتوسەیەکی شارێکی وەکو دووەنی سلێمانی گەورەی ژماری خەسخانە ئەو نەخۆشانی داغڵە بن ڕوعێکی هێرەش نییە چکە لێ خۆپاراستن زۆربەی ئەو نەخۆشانە مناڵن هەموو نەخۆشێک بەس لە سان و پێنج و نەخۆشانەی کە لەم وەرزە داغڵە بن بە خۆپاراستنە. خۆپاراستنەکە زۆر وەسیتە ئەگەر یەکێک پەتای هەبوو بە سەردانی کەسوکاری خۆی نەکە سەردانی ماڵی خاڵی نەکە زامی گەورە نابێ مناڵ ماچ بکات چکە گەر مناڵی زامەکە نەخۆشیش نەبێ لە ناو دەمی هەربارەس هەیە ئەبێ لە ژوورێکا کە کۆبووینەوە یەکێکمان پەتای هەبوو یا تازە سەرمای ببوو عیب نییە گەر هینێ بەدەمیەوە بەستێک شتێ بەدەمیەوە بەستێ بۆی کەسەکانی نزیک خۆی توش نەکات و لەم کاتەشات تۆقە و ئەوانە کەم کرێتەوە بەڕاستی بەو چەند خاڵە بچووکە دەسۆڵەکەم لە سایە هەشتای ئەو نەخۆشانی کە بە قەسەبە داغڵە بن کەمە بێتەوە ولا نسبەی بەنیش کەمە بێتەوە چکە بەڕاستی باغنایەکی بچووکە ئەو نەخۆشی کای بینی لەو عینایە کەوتووە 2 هەفتەیە دەرزی وەرەگرێ گیانەیە لە ماچکردنێکەوە توش بووە لە تەوقەکردنێکەوە یان لە پڕ دایکی شتێتی بگوێتێ دەرەوە بۆ پیاسەیە بدێتی بۆ ماڵی کەسوکاتی خۆی سەرمالی یاوە لەبەرەوە هیوادانی خەڵک زۆر زۆر چاکە دوکتۆر شتێکی نهایت هەبێ بۆ ئێمە وڵی بەڕاستی ئەمە ئەومانەیەڵین شوێنێکی خەسخانەی مناڵان بەڕاستی شوێنێکی کۆنمان هەیە و خۆشبەختانە خەسخانەیەک دروستکە بە زۆر چەند ساڵێکە بۆ ئێمە قەیرانەوە وەساوە و هیوادانی کە حکومەت چەند شوێنێکی تازان بۆ دابینکە وەک لێیشمان بەس لە تەنها حکومەت نییە ڕاست ئەرکی حکومەتە کۆمپانیا و شتەکانیش نای بەڕاستی ئێمە سوپاسی بەعزێ کۆمپانیاکی کە بەشی تازان بۆ کردینێتەوە بەعزێ کۆمپانیای تریژێ بەداخەوە هیچ پارێکی زۆریش هیچ ناکات بۆ قوتای حکومەت. ئەمە داواکارین بە کۆمپانیایی کە دەسڵاتیان هەیە بە حکومەت وەزی ئەم خەسخانەیە باش بکەن چکە بەڕاستی خەسخانەیەکی کۆنەوە لۆدێکی زۆرمانە سەرە بە تایبەتی ئەم ماوەیە کە ئێمە خۆمان جاران وەسەمان خراپ و ئێساسەکەین لە دوو نەخۆشێکی عەرەبیش داغڵە بێت کە بەڕاستی ئەمەمی دەربانی بردووە شوێنی بردووە دەرمامان کەم بووەتەوە شوێن نەماوە خەڵک لەسەر عەرزە خەوێ جاری وایە.
بەڵێ دکتۆر گیان زۆر سپاس دەکەین بۆ زانیارە بە پێزانی کە بێمە بیرانان هێناوەتی دەبەخشی زۆر سپاس ئەزیزان لەگەڵمان نابن. ئەزیزانی هێنارتی ئێستا ئێمە لە نێو ڕاوێژکاری مناڵان داین با بزانین لەم بەشەی مناڵاندا چییە گوزارێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر هێرش حەمەڕەوف قسە ئەەکەین بۆ زانیاری زیاتر فەرمو لەگەڵمان کاکتۆرم کاتت باش باش سپاس ئەکرێ پێمان بڵێت ئەم بەشە ئیشی چییە و ئەم خەرەباڵخە چیە بەڕاستی بەڵێ ئەم بەشە بەشی ڕاوێژکاری مناڵانە سەر بە نەخۆشخانەی مناڵانی ئەمە لێرەدا بەڕاستی هەز نەخۆشێک خۆی وا پێویستە ئەو نەخۆشانی زۆر پێویستن بێن لێرە 24 ساعت کراوەیە دایمە دەرگای کراوەیە نەخۆشیە لێرە ئەگەر عیلاج وەرگریە بام بەداخۆ ئێرەش سەرەکەی قەڵباغێکی زۆر هەیە کە ئێستا زۆر قەڵباغ نیە وازە کاتی تریشەوە چکە خەڵکەکە نازان ئیشی ڕاستی ئێرە چییە بەڕاستی تۆ ئەگەر لە سلێمانی لە کارەزەوشکیان لە بەکرەجووی هەڵامەتێکی بە سیتی هەیە پێویست ناکا بی بوێرە لەوێ مەرکەز سەحی هەیە مەڵبەندی تەندروستی هەیە و دکتۆر دانیشی عیلاجێکە ئەتوانێت هەر لێ عیلاجە گۆڕ بگرێت ئەگەر چاک نەبوو بە 4 ڕۆژ نەجا سەردانی ئێرەکە بام بەداخۆ زۆر جار من لێرە دانیشم سەکەم نەخۆشە لە عربەتەوە هاتوو بۆێرا لە وڵات هاتوون بۆێرەی لە عربەت چاسەر نەکردنەوە لە سەردانی کەسم نەکردووە ئەمە وای لە کردووە کە خەڵکێکی زۆرێتە سەر ئێرە ئەمەش لۆ دروستە کار قەرەباغێکی زۆری دروست کردووە ئێمە بانیان توانامان هەیە ئەم شوێنە توانای هەیە 180 نەخۆش بینێ جایوا 250 نەخۆش ڕوومان تێکە 70 نەخۆشی زیاتر توانای خۆمان ئەبێ بمێننەوە جایوا دەنگ دروستە بێت بەڕاستی سەبی ڕئیسی ئەوەیە کە خەڵکەکە هۆشایی تەندروستیی نییە کە ئەمە هەموو کەس بۆ هەڵامەتێکی بەسیط پێویست ناکە بێتە خەسخانەی مناڵ هاتنی بۆ ئێرە خۆی لە خۆیان قەرەباڵغەیەکە لەوانێت تووشی نەخۆشی درێکە لەبەرەوە پێویستە ئەگەر شتێکە بەسیط بێت توانین سەردانی مەرکەز سەحیکی لای خۆتان بکەیت ئەگەر عیلاج وەرگرت و ڕۆژێ دوو ڕۆژ بەرەو باشینەوە ئەو کاتە سەردانی ئێرەکەی بە نوقتەیەکی تریش کەس پێویستە بێرە و خەڵک بزانێ ئەمە بەشی ڕاوێژکاریە بەشی تەواوی نییە یعنی مناڵێک گەشتکەلیە مناڵە ببورێتەوە مناڵێک شتێکی کتوپڕی بەسرا بێت و یەکسەر پێویستی بە داغڵبوون بێ پێویست ناکە سەردانی ئێرە بکە شکە لێرە سەرێ نظامی سەرێ و هەموو کەس جایوا 2 ساعت دەبێ بوەسێ ئەتوانێت سەردانی بەشی کتوپڕی ئەو دیو بکە نەخۆشخانەی مناڵان لەوێ ئیبینن زانیان داخل بێت داخلێکن داخل نەبوو ئەنجاو کاتێت ئێرە سەرەکە ئاودرێت بڵێ وا دیارە خەڵکی بۆی کە من بینی بێتم لێرە زۆربەی خەڵکی خواروون ناوڕاستی عێراقن بوانەوە دەوروبەر ئایا ئەو لۆدە زۆرە لەسەرەوە دروست ناکات لەسەرمانەوە لەسەر قاوشەکان زۆرە زەرە دروست ناکات بەڕاستی قەیکە خزمەتگوزاریەکەمان پەکە خات چکە بەڕاستی خۆی لە خۆیان پێشەم ئەزمی و پێش بوونی لاجە پارە هەبوو ئێمە شتمانەکردی بۆ خەسخانە ساڵانە 700 میلیۆن دینار خەرجەکە بۆ خەسخانەی مناڵان ژماری قاوشەکان ئێمە بڵین 400 بێدمانێ بە هەموو بەشەکان و 350 بۆ 400 بێدا بە حاڵ تەحمل یەکرد قەرەباڵغی دروستە بوو ئێستا سێکین وەکوە خەسخانەکە بەی دوو شات لە چوار نەخۆشێکی باشوورێکە بەداقیشەوە نە هیچیان بۆ نەکراوە نە WHO هاتوو یارمەتیمان بە نە دەرمانی زیان بۆ دابین کراوە ئەو پارەی جیهانیش نەماوە یعنی پارەکەش کەم بۆتەوە شوێنەکەش هەر خراپتر بووە چکە خەدەماتی چاکردنەوەمان نەماوە 2 ساڵە لەسەرەوەشەوە ژماری داخڵبوون و هاتنی ئێرە 2 نەزەی کردووە ئەتەبێت تۆسۆرکەی کاریگەری چنە بێت لەسەر خزمەتگوزاریەکانمان یعنی وا بیستوماڵێن خەڵک لەسەر لەناو قاوشەکانە زۆر زۆر جێگەن نییە ئەو بەشی تاڵی کاچین ئێمە هەمووی 5 ژوور 6 ژوورە نعی جێگای 40 کەسە بێتەوە ئەو 40 کەسە لەوانەیە جانان خەڵکی سلێمانی جێبوو بەس ئێستا بیستیارە خەڵکی باشووری جاتووە ئەوێ بە 60 چی لێ ئەەکەی من پێرە سەردانم کرد خەسخانەی مناڵان تقریبا 50 کەس لەسەر و بێدەکانەوە خەڵکی تیا بوو ئەمە چۆن حلەکەی یعنی وەنمونە ینی داواکاریتان چی ینی داواکاریمان ئەوەیە کە تۆزێ وەزعێکی تایبەتە خەسخانەی مناڵان بەڕاستی مناڵ هەقە خزمەتی زیاتر بکرێت هەوڵێ بن ئەو مەشروعی کە هەیە ئەو خەسخانەی کە لە قرگەوە ساوە و بیناکە دروستکراوە پاڵێک بنێن پارێکی تایبەتی بۆ دامنێن ئیتر حکومەت و کۆمپانیاکان بێ شتێکمان بۆ بکەن بەشمووی بکرێتە ئیش کەگەرەوە بکەیش سەد بێت جیا بێتەوە شوێنی سە کەسی تر تەسەوەرەکەم بۆ چەند ساڵێک مشکلی مناڵان حل کات. زۆر سپاس بۆ دکتۆر هێرش حەمەڕەوف کە لەگەڵمان بوو. ئەزیزانی ئێنارتی لێرەدا کۆتاییمان هێنا بەم بەرگە گرنگەی وەشایی تەندروستی هیوادارم بێتە هۆی سودمەندی بۆ ئێوەی بەڕێز و بینەران هەتا بەرگەیەکی کە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەشادن.